ji 12 milyon vegerên COVID-19 li seranserî cîhanê pitir ji 3 milyonan li Amerîkana. Ji Brîtanya tê xwestin kesên pêşîliya mafên mirovan dikin li Çînê ambargo bike. û hikûmeta navendiya Iraqê hemû gelmê cotyarên Kurdistanê wernagire. سلااو و ڕێز و هیڤێن دەمەخۆش لەگەڵ کورتکونەکشن ji dengê Amerîka li Washington lêre li Amerîka jimara piştrast-kiriya vegerên vayrosa korona gihiştiye 3 milyonan û Serokê Amerîkî Donald Trump ji giringiya xetera wê kêm dike û daxwaz dike xwendingeh bên vekirin. Jimarên bilind li wîlayetên Başûrê Amerîka weka Kaliforniya, Texas, Florida, Arizona û Louisiana tên tomarkirin. Li New Yorkê û çendeverên Bakurê Rojhilat navendê herî xirabê belavabûna vayrosê li destpêka derketina wê jimare çend tê kêm dibin. Cêgirê Serokê Amerîkî Mike Pence dibêje 39 milyon Amerîkî hatine taqîkirin û milyonek û 300,000 ji nexweşiyê rizgar bûne. Niha danana maskan li demê derketinê li 27 wîlayetan ferz e. Weka hûn dibihîsin jimara piştrastkiriya vegerên varosa korona li seranserî cîhanê gehaye 12 milyonan li Amerîka bi tinê 3 milyon kes pêketine û heta niha jî nêzîkî 130,000 jî pêmirine. Li gel wê jî jimara vegeran li çend wîlayetên Başûrê Amerîka her têt û bilind dibe. هەڵکشانی ژمارەی حاڵەتەکانی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لە ئەستانی کالیفۆرنیا پاڵی بە گاڤن نیوسمی دیموکرات و فەرمانڕەوای ستانەکەەوە نا فەرمانی داخستنی نیمچەیی لە نزیکەی یەک لە سەرسەی ستانەکە بدات. داخستنی بەشی تەشریعی حکومەت بۆ ماوەیەشی دیاری نەکرا و چارەسەرێکی درێژخایەن نییە. خەڵەکان لە سەرانسەری ستانەکەدا پشت بەو کارانە دەبەستن کە ئێمە دەیکەین. ئەوە کەمتر نییە لەو کارانەی کە ڕاستەوخۆ پەیوەستن بە کۆڤید-19 و هەروەها ئەوەشی پەیوەندی بە ئابووری و ژیانی ئەو خەڵکەوە هەیە. لە ئەستانی فلۆریدا کە کۆڤید-19 بە قورسی لی داوە فەرمانڕەوای کۆماری ڕۆن دیسانتس دەڵێت چەندان بنکەی تەندروستی لە ستانەکەدا دەتوانن سەر و سەودا لەگەڵ زیادبوونی حاڵەتەکانی ڤایرۆسەکەدا بکەن. لە باشووری فلۆریدا سەنتەری خزمەتگوزاریمان هەیە کە تایبەتە تەنها بە کۆڤید-19 پاشان دوو بنکەی دیکە لە ناوچەی پامبیچ و شوێنەکانی دیکە هەن بۆ پەتاکە. جا ئەوە ژمارەیەکی زۆری جێگەی خەوتنیان تیادایە کە دەتوانن توشبوانی کۆڤید-19 لەخۆ بگرن. ڕۆژی سێشەمەی ڕابردوو شاندی کۆنگرسی دیموکراتی فلۆریدا ڕەخنیان لە کاردانەوەی فەرمانڕەوا گرت سەبارەت بە تەشەنەکردنی پەتاکە و دەڵێن ڕەتکردنەوەی دەرکردنی فەرمانێک بۆ پێویستی بەکارهێنانی ماسک لە سەرانسەری ستانەکە و داخستنی کەناراوەکان ئەوە مەرجی هاوڵاتیانی لە فلۆریدای لێ دەکەوێتەوە. بە دڵنیاییەوە کەمبوونەوەی پەتاکە بەدی ناکەین و ڕۆژە دوای ڕۆژ ئامارێکی نوێی ڕوو لە زیادبوونی حاڵەتی نوێی کۆڤید-19 لە ستانی ئەریزۆنا تۆمار دەکرێن. لە هەڵکشانی پەتاکەدا تەکساس بۆتە یەکێک لە ستانەکانی ئەمریکا کە بە سەختی کۆڤید-19 لێیداوە و ڕۆژی سێشەمەی ڕابردوو پتر لە 100,000 حاڵەتی نوێی پەتاکە تۆمار کرا. ئێمە لە دژوارترین قۆناغەکانی پەتاکەداین و ئەمە سەرەتایە. لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا ژمارەکە دەبێتە 2 هێندە و پاشان لە هەفتەی دوای ئەویش دووبارە ژمارەی حاڵەتەکانی پەتاکە دەبنەوە 2 هێندە. بەڵام هێزی ئەرک بۆ بەرەنگاربوونەوەی کۆڤید-19 لە کۆشکی سپی وێنەیەکی جیاواز دەبینن. ئێمە لە ڕاستیدا ئاماژەی سەرەتایی ڕاگررتنی ڕێژەی ئەنجامی پشکنینی پۆزتیڤ بۆ پەتاکە بەدی دەکەین لە ئەریزۆنا و فلۆریدا و هەروە تەکساسیش. فەرمانڕەوایانی هەریەک لەو ستانانە هەنگاوی کارایان ناوە بۆ ڕێگریکردن لەسەر هەڵدانی حاڵەتی نوێی پەتاکە. ئاماژەکانی مایک پێنسی جێگیری سەرۆک لەو کاتەدایە کە سنتەرەکان لە ئەمریکا بۆ کۆنتڕۆلکردنی نەخۆشی و خۆپاراستن ئامادەن ڕێنمایی نوێ دەربکەن بۆ سەر لە نوێکردنەوەی خوێندنگەکان لە وەرزی پاییزی ئەم ساڵدا. لە دەرکەوتنی شەپۆلی دوامی ڤایرۆسی کۆرۆنادا ژمارەی توشبووان لە بەرزبووندا بە تایبەتیش لە ویلایەتەکانی باشووری ئەمریکا. هۆیەکەی چییە؟ ئایا زیادبوونی ڕێژەی تاقیکردنەکانە یانش ڤایرۆسەکە زووتر بەڵاو دەبتەوە؟ دکتەر علی حەما ئەمین پرۆفسۆری یاریدەدەر لە زانکۆی ڤەرجینیا تەک وەڵامی پرسیارەکانمان دەداتن. لە ڕاستیە هەردووکیانە چونکە لەلایەکەوە
ژمارەیەکی زیاتر تێست دەکرێت بۆ کۆرۆنا ڤایرۆس و لەلایەکی تریشەوە بیدایەت لە باشووری ئەمریکا ژمارەی نەخۆشیەکان کەمتر بوو و خەڵک زیاتر هەستی کرد کە ڤایرۆسەکە لێرە بەو شێوەیە بڵاو نابێتەوە و هەندێک تێکەڵبوون و چالاکی ئابووری دەستی پێکرد وەکەوەی کە کردنەوەی بزنس و بیچەکان ئەوەش لەوانەیە تەسیری هەبێت. بەڵێ دکتۆر عەلی لە هەرێمی کوردستانش ئێستا دەبینین کە شەپۆلی دووەم دەستی پێکردووە ژمارەیەکی زۆری خەڵک تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن. یعنی ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوئەدا هەمان شێوەیە کە ئەوەی لە ئەمریکا دروستە بێ؟ هەنێک سیمیلاریتی و هەنێک هاوشێوەیی هەیە بەوەی کە خەڵکی کوردستانی وەک خەڵکو هەموو جەیەکی تر وا بڕوای وابوو کە دنیا گەرمەکات و شەپۆلی یەکەم ڕۆی تر بەو شێوەیە توش نابن تۆزێک زیاتر خەڵک تێکەڵیان کرد و خەڵک سنوورەکان کرایەوە خەڵک هاتوو چۆی کرد بڕوام وایە ئەوە تەسیری هەبێت لەو لایەنەوە لەوانەیە هاوشێوەیی هەبێ بەس وەکو چارەسەرکردن و چۆنیەتی ڕێژەی مردنی خەڵک و تێستکردنی خەڵک زۆر جیاوازە ئەوەی کە لێرە هەیە و ئەوەی کە لەوێ هەیە. دکتۆر عەلی وا هەواڵی ئەوە هەیە کە حکوومەتی ئەمریکی پارەیەکی زۆری داوە بە یەکێک لە کەمپانیەکانی کە تایبەتن بە ڤاکسین ئەویش نۆڤا فاکس پشتێکی وایە هیوا هەیە یان پێشبینی ئەوەش دەکرا پێشترش هەڵبەتە کە لە ساڵی نوێ لە بیدایەتی 2021 ڤاکسین دروست بێ هەنگاوەکانی دروستکردنی ڤاکسین گەشتونەتە چێندرێ بە ئەوەی کە من ئاگدارم لە فەیسی دووە ینی ئێستا زۆر هەنێک لەو ڤاکسینانە لە فەیسی دوایە و ینی وەک ئاگداری فەیسی یەک کە ڤاکسین دروستیەکەن دوایەوەی کە لە لاب و لە سەر حیوان دروستیەکەن فەیسی یەکەم لەسەر هەندێک خەڵکی گەنجی ڤۆڵنتیر تێستیەکەن بزانن ئەم ڤاکسینە چ مشکیلەی نییە فەیسی دوو نزیکی چەند سەد خەڵکێک تەجروبەیەکەن بزانن چ تەسیرێکی هەیە لەسەر جیهازی مەناعە و جیهازی ئیمیونیتیس و چ تەسیرێکی باشی هەیە و چ تەسیرێکی خراپی هەیە ئەنجا بەشی و فەیسی سێمی ژەوەیە کە لەسەر وەکو بڵێ کلینیکەڵ ترایڵەکەن سەدەها هەزار خەڵک تەجروبەی لەسەرە کرێ بزانین جیاوازی چی ئەوەی کە وەرەگرێ ئەوەی کە وەری ناگرێ ئێستا زیاتر لە فەیسی دووە نەتیجەکان زۆر باشن و چاوەڕێی فەیسی سێمە کرێت ئەگەر فەیسی سێم نەتیجەکان سەرکەوتوو بێنێت ئەوە شتێکی باشە و یەک لەو شەریکانەی کە شتێکی باشە دکتۆر باشێکی لەوەدا کە لەگەڵ وەکو پێشبینی دەکرێت لەگەڵ ساڵی نوێە بەردەست دەبێت بە بڕوای من لە بیدایەتی ساڵی 2021 لەوانەیە ئەو عەلەقەل لەوانەیە ڤاکسینێکمان هەبێ احتیمالە زیاتر لە یەک ڤاکسینمان هەبێ بەس عەلەقەل لەوانەیە ڤاکسینێکمان هەبێ چونکە حکوومەتی ئەمریکا و هەموو حکوومەتەکانی تر و شەریکاتی ئەهلی پارێکی زۆر سەرفەکەن و ئەرکێکی زۆر سەرفەکەن بۆ ئەوەی کە ئەو ڤاکسینە بدۆزنەوە تا وەختەش دەبێ ئێمە هەر لە ماڵا بمێنین و ماسکدانەی وەنیە بەڵێ کە دەرەچینە بێ ماسک بەکاربهێنین دەست بشۆری و لێرە 6 فیت لە خەڵک دووربی و چەند پارێزگاری بکەی هەتا ئێستا بەسەوەمان هەیە چونکە هیچ چارەسەرێکی ئەوهامان نییە کە ڤایرۆسەکە عیلاج بکات و چ ڤاکسینێکمان نییە. باشە دکتۆر عەلی حەمائەمین پرۆفسۆری یاریدەدەر لە زانکۆی ڤرجینیا تەک کۆلیجی مێدیسن زۆر سوپاس. زۆر سوپاس کاک دەخیل. هەر لەم کاتەدا پەیامەری دەنگی ئەمریکا لە کەرکووک دڵشاد ئەنوە ڕادەگەینێت کە باری تەندروستی ژمارەیەک لە نەخۆشەکانی ئەم پەتایە لە نەخۆشخانەیەکی دەڤەری گەرمیان
زۆر خراپە. توشبوویەکی ڤایرۆسی کۆرۆنایە و گرفتی هەناسەدانی هەیە. تا دێت دۆخی تەندروستی خراپ دەبێت، بۆیە زۆربەی پەرستار و پزیشکەکان لێی کۆبوونەتەوە و دەیانەوێت ژیانی لە مەترسی ڕزگار بکەن. ئێرە نەخۆشخانەی قەڵایە لە گەرمیان نزیکەی 90 توشبووی کۆرۆنای تێدایە و ژمارەیەکیان دۆخی تەندروستیان خراپە و پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکردا. پیاوە 11 ڕۆژە بەم دەردەوە ئەتلێتەوە. ئیمڕۆ پێنجەم ڕۆژە داخلی خەستەخانە بووە. بۆ چوونە نێو نەخۆشخانەی قەڵا ڕێوشێنی پزیشکی توندوتۆڵ گیراوەتە بەر. لە نێو نەخۆشخانەکەشدا ژمارەیە کارمەندی تەندروستی و دکتۆر کار دەکەن کە بەشێک لە کارمەندەکان گرێبەستن، بەڵام ماوەی 2 مانگیشەوە خۆیان دەڵێن موچەیان پێ نەدراوە. گرێبەستین 7 ساڵە گرێبەستین، بەڵام ئەوە موچەی ئەم 2 مانگەمان وەرنەگرتووە تا ئێستا لە مانگی 3 و موشەمان وەرنەگرتووە. وەڵی 8 ساعات داوامان هەیەتر بە گوێرەی جەدوەلەکە، بەس لە ڕۆژەکە 8 ساعات داوامان هەیە. ڤایرۆسی کۆرۆنا بە تەواوەتی لە ناوچەی گەرمیان بڵاو بۆتەوە. توانای تەندروستی و ژمارە و کارمەندانەی لە خزمەتدان بە پێی پێویست نین لە کاتێکدا تا دێت ژمارەی قوربانیەکان بەرز دەبنەوە. نزیکی دوێنێ 3 کەس ئەم بەیانە کەسێکی تر ئەمە 4 و پێشتریش هەمان بووە، ئەگەر داتاکانم لێ غەڵەت نەبوو بێ چۆتە نزیکی 23-24، بەڵام بەبوونەی مەشغوڵیەوە داتاکەم تۆزی بچێتەوە. نەخۆشخانەی قەڵا کە لە گەرمیان تایبەت کراوە بە توشبوانی کۆرۆنا بە تەواوەتی پڕ بووە و نەخۆشی دیکە ناگرێت لە کاتێکدا ڕۆژانە ژمارەی توشبووەکان ڕوو لە هەڵکشان دەکەن. دڵشادەنوار، دەنگی ئەمریکا، کەلار. لەسەر ئاستی عێراقش ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لەم چەند ڕۆژەدا لە بەرزبووندایە. لە ڕاستیدا پزیشکان و کارمەندانی تەندروستی پێشبینی ئەوە دەکەن کە ژمارە هەر بێت بەرزتر ببتەوە. ئایا وەڵامی دکتەر سەباح نامق بەڕێوەبەری تەندروستی کەرکووک بوو ئەم هەواڵانە چییە؟ هێرو زەنگەنە بە سکایپ لەگەڵ دکتۆر سەباح وتوێژی کردووە. طبعا ئێمە لە کەرکووک وەکو شوێنەکانیکەی عێراق و شوێنەکانیکەی جیهان پەتاکە ڕوو لە هەڵکشانەکات و تەشەنەبوونی زیادی کردووە لە ماوەی مانگی ڕابردوو، یعنی لە 1/6 بزەبت لە 25ەوە ئێمە لە 25 یەک نەخۆشێکمان مابوو لە خەستەخانەکان، دوایەوجا بە شێوەیەکی زۆر بەرچاو ژمارەی توشبوان زیادی کرد. هۆی ئەوەیش ئەگەڕێتەوە بۆ زۆر شت، یعنی یەکێ لەوانە ئێمە کە ماوەیە زۆر قەدەغی هاتوو چۆکردن کرابوو، دوایەوجا هەڵگیرا هەڵگرتنی قەدەغی هاتوو چۆ بووە هۆیەک بۆەوەی بەرکەوتن زیاد کات کە بەرکەوتنی زیاد کات ژمارەی توشبوان زیادەکە. اینجا ئەوە یەکێکە بوو لە سەبەبەکان. سەبەبی دومیش پابەند نەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان، یعنی دەمامک و دووربوونەوەی جەستەیی و دوورکەوتنەوە لە شوێنی قەڵەباڵغ و ئەمانە بووە هۆیەک ینی ڕێژەی توشبوان بە شێوەیەکی زۆر زیاد بکە و هێشتا دۆخەکە نەگەیشتێتە ئەو ڕادەیە کە ئێمە دەستگا و تەندروستەکانمان نەتوانێت پێشوازی لە نەخۆشەکان بکەن. باشە دکتۆر، لە شاری کەرکووک ئێستا ڕۆژانە چەند تاقیکردنەوە ئەکرێت؟ ئێمە بدایەت نەمان بوو، یعنی تاقیکردنەوە این بۆ نەخۆشەکان ئەمان نات بۆ بەغدا ڕۆژانە، بەس ئێستاکە لە بینی 150 تا 200 تێست دەکرێت ڕۆژانە بە PCR بۆ ئەو نەخۆشانێکەوە داخلی خەستەخانەکانە بن، بۆ گومان لێکراوەکان، بۆ بەرکەوتووی نەخۆشەکان ئەوانێکەوە سەپێنراوەکە نەخۆشن، ئەوانە هەمووی تێستیان بۆەکەین. لەوانەیەش لەو ڕێژانەی ڕۆژانە لە 150 تا 160 ئەوانەیەکەوە تێستیان بۆەکەین پۆزیتیڤ دەرەچن بۆ نەخۆشەکە. بەڵێ باشە دکتۆر، هاوکاریەکانی حکوومەتی ناوەندی چۆنە بۆ کەرکووک؟
خۆی عێراق بەگشتی ینی قەیرانێکی ئابووری ئاچێت ینی جگە لە ینی منطقەکە هەمووی ئێمە کەمتەرخەمی هەیە کەمتەرخەمی بۆ ینی کە پارەی پێویست دابین نەکراوە بۆ فەرمانگە تەندروستی کەرکووک و فەرمانگە تەندروستەکانی کەی عێراقیش ینی بەڕاستی کەمتەرخەمی هەیە و کەموکوڕیە زۆر هەیە لە وەزارەتی تەندروستی عێراق ئەوش نەکێستاکە لە جووەتا ینی ئەو شتە وەکو بڵێن تاسیری ساڵ دوایەها ساڵ ئێمە ڕەوشی تەندروستی بەگشتی پشتگوێ خراوە و احتیمامی پێ نەدراوە گەیشتە مەرحەلەیەکەوە ئەم پەتایە بە قووەتە کە ئینفراستراکچەری وەکو بڵێ وەزارەتی سەحەی هەژاند ینی بەرگەی ناگرێت بەرگەی ئەو شتە بە قووەتە ناگرێت حتا بتوانێت بەرامبەری ینی ڕاوەستێ. پێشبینیتان چییە بۆ با بڵین بۆ چەند مانگی داهاتوو پێت وایە پەتاکە هێواشیاش بەرەو کەم بوونەوە بڕوە یا مەترسی قەیرانێکی گەورەتر هەیە لەم نەخۆشیە؟ خۆی ئێمە ئەگەر سیناریۆکانی دەوڵەتەکانی کە ینی ئەکید لێرش هەروە بێت ینی تا سێ مانگ ئەو دەوڵەتانێکەوە کە بوونە شوێنی پەتاکە کە ینی دڵێ بە ڕێژەیەکی زۆر توش بوون دوای سێمانەکە بەرەو کەم بوونە ڕات ئەوش ئەگەڕێتەوە بۆ زۆر شت خەڵکی کە ئەبینێ خەڵک زۆر تووشە بێتەوە پابەندە بێ لە ترسا پابەندە بێ ڕەنمایە تەندروستیەکان ئەوش بێتە هۆی نەوە نەخۆشەکە دابەزێ زائیدەن ژماری توش بوون کە زیادی کرد ئیتر خەڵک وەکو بڵێ بەرگریە دروست دەکات ئەوانەیە کەوا بەرگری لەشیان بەقووەتە نەخۆشەکە لەسەر ئەڵە دەبێت و هەستی پێ ناکەن. بەڵێ دکتۆر سەباحنامێک بەڕێوەبەری بەشی تەندروستی گشتی فەرمانگەی تەندروستی کەرکووک و ئەندامی شانی قەیرانەکان سوپاس دەکەین بۆم دەرفەتە. و دوورژ پەیامی ڤایرۆسا کۆرۆنا جۆتیارین هەرێما کوردستانی ساڵی نزیکی 2 ملیۆن تەنین گەنم و جەهی بەرهەمدینین لێنها ئەو گازەندێژ حکومەتە ناڤەندیا عێراقی دکن و بتنی 350,000 تەنان جوانە وەرگرن لە دەمێک و سایلۆین عێراقی دەڤایە گەنمێ جۆتیارین باشووری عێراقی وەرگرن. راپۆرتە ڕێباز مەجید ژێ سلێمانیە. جوتیارەکانی گەرمیان بەم کاتە گەرم و سەختەی ڕۆژ لەژێر کەپرێکدا پێکەوە دانیشتون. لەلایەک چاوەڕێی پاری گەنمی 5 ساڵی ڕابردوون کە بە حکوومەتی ناوەندیان فرۆشتووە و لەلایەکی تریشەوە گلەی دەکەن کە بەغداد ئامادەنیە بە ڕێژەیەکی پێویست گەنمەکانیان بکڕێتەوە. لە ڕای خوا و مەولود پێغەمبەر ئەم پارەی گەنم خەڵکە کرد بکەن لە ڕای خوا گشتی خەردارە گشتی فەردارە گشتی وەڵا پیا هەیەوە ماڵ خۆی نایە لە تاو خەرداری هین گەنم 15 و 14 و 16 هالایەوە بۆ نایدا پێمان 2 ساڵ 3 ساڵ جەفا کێشین 5 ساڵ جەفا کێشین نایدا پێمان بۆ هەزارێکی بەدبەختێکی بێچارەیەکی خوڵوەسەرە لەوەری خۆرە ئەوێسن دار ڕزایەکیشە هاستام ئەیا لێ خۆڵەکێکەوەی لە کاتێکدا ئەوانەی لە کۆنتترۆلی ئەم بنکەیە بوون باسییان لەوە دەکرد کە گەنمی هەرێمی کوردستان لە ڕووی جۆرەوە زۆر باشترە بەڵام بەوتەی جوتیاران حکوومەتی ناوەند تەنها ڕێژەیەکی کەمی گەنمیان لێ وەردەگرێت لە کاتێکدا هەموو بڕێکی گەنم لە پارێزگەکانی باشووری عێراق وەردەگرێت هەر بۆیە ئەو گەنمەی دەمێنێتەوە لە هەرێمی کوردستان ناچارن بە نرخێکی کەم لە بازاری ڕەشدا بیان فرۆشن. ئەو بڕێی ئەمێنێتەوە لە بازاری ڕەشە بە سعرێکی زۆر کەم دەیفرۆشین بە سعرێکی زۆر کەم لە 300 بۆ 330,000 فرۆشین و توجارەکانی جنوب هەمووی تێن لای ئێمە بە سعرێکی زۆر کەمەیکردن و ئەیگواستنەوە بۆ خوارەوەی عێراق بۆ چونکە لای ئەوان بە هەموو شێوەیەک گەرمەکان هەمووی لێوەرەگرن. بەپێی داتاکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان جوتیارانی هەرێمی کوردستان لە ساڵێکدا زیاد لە 2 ملیۆن تەن گەنم بەرهەم دەهێنن بەڵام حکوومەتی ناوەند بۆ ساڵی 2020 ئامادەی دەربڕیوە تەنها 390,000 تەن گەنم وەربگرێت. لە کۆبوونەوەگانی وەزارەتی کشتوکاڵی عێراقی فدراڵ کە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانی تایە لە وەزارەتی پلاندانان و وەزارەتی کشتوکاڵ ئەم بڕانەکە دیاری کراوە
اعتماد کریاسە سەر کۆمەڵێکی داتا کە لەژێر دەست ئەو لیژنەدایە لەسەر ئەو داتانە بڕیار دراوە کە 390,000 تەن وەربگیرێت بۆ ئەمە بەستە پەیوەندیمان بە غالب محەممەد ئەنە پەرلەمانی عێراقەوە کرد ئەو باسی لەوە کرد کە ئەو ڕێژەی دیاری کراوە لەسەر بنەمای پشکی هەرێمی کوردستانە لە بودجەی عێراق و کە ڕێژەکەش دیاری کراوە وێنەرانی کورد لە بەغداد کارێکی ئەوتۆیان بۆ نەکردووە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، هەلار. لە بریتانیا داخواستێکردن ئەمبارگۆ و جزا لەسەروان کەسان بێندانین و پێشێلیا مافێ مرۆڤان دکن لێ چینی ئەف پێنگاو پشتی ئەوەیەک و بریتانیا جزا دانیە سەر ژمارەکە کەسین رووسی و عەرەبستانە سعودیژی ئەو بەشێک بووژێ کەمپێنەکە بەرفرە ژێ هەڤاڵ و دۆست و مالباتە سەرگەی ماگنسکی بە پارێزەری رووسی و لە ساڵە 2009 لە بریتانیا هاتبوو کوشتن. سەرگەی ماگنسکی پارێزەرێکی رووسی و لە پرسندا بۆ دەستپێکردن لە دژی گەندەلیە دەوڵەتە رووسی di sala 2009 de li di zindanekî Moskowê de mirî. Di laşê wê de nîşanê eşkencî hat tespîtkirin lê kes ji ber mirina wî tamambar nehat dîtin. Ji mirina wî vir ve müwekkîlê wî Bill Browder hewl dide ku hikûmetên cîhanî li dijî kesên ku ji mirina wî berpirsiyarin cezayê aborî bidin. Those with blood on their hands, the thugs. Evên ku destêvanda xwîn heye, çeteyên despot, xilamên diktatûran divêt li vî welatî de serbest negerin. Sersalê da keyfxweşî nekin. Parê xwe li bankeyên Brîtanî de paqij nekin. 25 karbidestên Rûsî ku tên îdakirin tevlê mirina Magnitskî bûne rûbûrû cezayê seyahatê û bidestxistina mal û milkên xwe dibin. Di nav wan kesan de dadwer û rêveberên Komîteya Lêkolînê ya Rûsya heye ku bi girêdayê Serok Putinên. Rûsya ji Interpolê heft cara daxwaz kir ku Bill Browder were girtin ji ber tawana ku ev bace nedaye. Browder ev îdayan red dike û dibêje ji ber kampanya wî li dijî Rûsyayê ev tawana li dijî wî tên çêkirin. Putin values money. Bu Putin pare ji jiyana mirovan biqîmettir e. Em de parên wî ji destê wî bigirin û ev de ji wî tiştê gelek aciz bibe. Her wiha Devleta Brîtanya li dijî 20 hemelatîn Erebistana Saûdî cezayê aboriyê da ku wan bi kuştina rojnameger Cemal Kaşokçî tên tawanbar kirin. Cezayê aboriyê yên din li dijî karbidestên Koreya Bakur û Myanmar jî hene. Hinek parlamenterên Brîtanî bang dikin ku karbidestê herê bilind ya Hong Kongê kerî lem jî bikeve lîsta sizayê piştî Çîn ev yasaya nû ya evlehiyê pejrand ku rexnegir dibêjin mafê mirovan bin pê dike. China divêt Çîn ji ber binpêkirina mafên mirovan ceza bigire. Divêt Çîn ji ber kiryarên xwe li dijî gelên Uygur û Hong Kongê ceza bigire. Amerîka û Kanada yasayên wekî Magnitskî bikardînin Yekîtî Ewropa hê yasayekî nepejirandiye. Heke Ewropa tev li cezadayînê nebe, ev kes de ji xwe ra li Fransayê vîla bikirin, parên xwe de bankên Almanyên da biparêzin û zarokên xwe de bişînin dibistanên İsviçreyê. Divêt Ewropa gavekî bihawêje. Britanya dibêje ev bibiryarên ku ji bo mafê mirovan li dinyayê de bibin mînak. Pispor dibêjin ev sizayan wê testekî be bû Britanya li dervê Yekîtî Ewropayê de. گوهرينا سقا و جنگهي و بلاوابونا فيروسا كورونا و شر له هفچونان کاریگریا خراب کریه سر پرانیا وان ولاتین کتینا برپیلا گرمی و بیبارانیه. راپورتکا ده پنجشم یا خاچا سورا جهانی تکز دکا کو پرانیا بیست ولاتین کتین بر کاریگریا گوهرينا جنگهي ده هریمن شراندنا و اگر کریارن لزگین بو نهیلانا هشکاتیه نهین آویتن او حتا 2005 200 میلیون کسان دی پی تی وی با آلیکارین مروانی هبا دوقاتی سالا 2018 ویروسا کرونا او روش خراب تر کریه جبرکو کم ولات آلیکاریا ددن. راپور دی بیجال ل 20 سالین بوری جوتیاران دو جیک جسی جعردی چاندنی لجیهان بردایا. و 100 متران د نێڤبەرە سنوورین فەرەنسا و سویسرادا لە نێزیک باژارê جنێڤا تۆنێلێک 27 کیلۆمتری هەیە زانا تێدا کار dikin ji bo ku bersiva pisyara here alôza jiyanê bizanin gelokniyat ji çi çêbûya û çawa kar dike. Zanayên fîzyayê yên rêxistiya Yekîtiya Ewropî dixwazin bizanin ka gelo gerdûna em li ser dijîn ça birêve diçe.
اف پیک هاتی وکی گشتک آسمانی هاری کاریا زانان دیکن کو بگهنوان جهان چجارا نگهشتینه و به شلووکن یا کو زانسته چجارا نکاری به شلووکت او جی بنیات آفراندنا گردونیه او هبونا بچوکترین پیک هاتان پشراز دکت کو زانای تیوری پیش بینیاوه دکر بلبر اخستنا پروتونان کو اک جی پیک هاتن گردیلیه تا کو بگهنه لذاتیا روناهیه دکارن دی جماده اکی دروز بکن اوه به رامانینا گهینید که زانا حتی نو که هر تشتکی دزانن. و زانا باور دکن که پیدا بونا هر تشتکی به ماده و دجا ماده نرینی برژه اکا یکسان بولده می پقینا مازن. In principle, if the difference between the two is only the charge, وقت پرنسیب اگر جدایی دنابرا ماده و دجا ماده بتنه بارکرن بید، دوید ویک هفتنا وان بتنه تیشکان لدیف خوب هلید، دوید چند جوازی نافبراوان دا هبید که ام نزانن. لگریان لوان جیاوازیان اگج کارن وان کسانه اویل CMS ده کمپاکت میو وان سولنوید اگج چوار خالن سرکین لیکولینانه لسیرن قفدکا پروتونا بشیوه که بازنه بازدن و کو میل دم جمره و پیچوانه میل دم جمره دزفرن و دمیزانا آماده بن ریددن کو ایک لوان چوار خالان دا و کفتن ری بدد. If I would collide the beam unfocused, the probability of my fingers colliding. اگر باش بریمه لی نبید، دی وی کفتن آوان گلک لاواز بید. اگر مغناطیسی بکار بینین، دی پسان اک دروز بید لجهه کی او پتر وی کفتن رودن. جه 200 میلیارد پروتون دیشکدار ده بازنه دا بتنه صد شوان دی وی کفتن. لینو که او وی کفتنه و کلینه بو ماوی 2 سالان هاتینه راوستاندن. و او بتنه هر 3 سالان جارک روید داد. و بودنگ امریکا و دلیفک بوش بودیتنا جهکی کم کس دکارم ببینن. I would say for us it's an opportunity. از دبیجم بوم دلیفک و امبری خوب بدینا آمرین باشترین ودیتنه و ریکن نیین کاریگر و جبو پاشروج خو آماده بکن. از باورم او وکولیره ده حتی سال 2035 یا بردوام به. CMS به هفکاریا نزدیکی 4000 زانایا جی 5 ولاتن جدال سرانسری اروپا جی هندستان و چین و کوریا و مصر و هندک دورین دین روشهلاتان آوین و روسیه. مکبرای دبیجید زانا کیف خوش دبن دم تاقی گرن پیش بینیت وان پش راز دکن. لی او دیسان کیف خوش دبن دم کتشتید نوک هفت بینن. چونکه اوارنگت شتک سرکی جبوان دیار دکل سر جیاوازیا لگهشتنا گردونی. جبر کو حتی نو که او نکارن شلووک نبو گلک تشتان دیار بگن. بهوی آدم خوش افبون بابتین ویجارین کرد کنکشن هاتا جاری که دیگه نیک اول دخیل شمایا بهوی خوشی و شادی جوارا دکن. بدوعا.